دەچینە پەرستگای وات ئارۆن لە تایلند کە ئەم پەرستگایەکێکە لە هەرە گەورە پەرستگاکانی ئەوێ و بەو بەناوبانگە کە 5 دانە بورج لە نێو پەرستگاکە هەیە کە گەورەترین و بەرزترینیان 82 مەترە. هەر کەسێک سەردانی تایلند یاخود بانکۆک بکە بێگومان ئەبێ سەردانێکی ئەم پەرستگەیەش بکە. پەرستگەی بودیەکانە لە ساڵی 1909 دروست کراوە، لە ساڵی 1824 تەواو بووە، واتە زۆری پێچوە تا تەواو بووە ئەم پەرستگایە. ئەنجە فیچەرێکمان دەربارەی پەرستگاکە بۆ ئامادەکردوون، با پێکەوە بینەرین. وات ئارۆن یان پەرستگای بەیانی تایبەت و سەرنجڕاکێش پەرستگایەکی گەورەی بوداییە. دەکەوێتە سەر ڕووباری چاوفرایە کە بە نێو شاری بانکۆکدا تێدەپەڕێت. ساڵی 1809 لەلایەن پاشای دووەم پاشا فرافوتە دەستکراوە بە دروستکردنی و لە سەردەمی دەسەڵاتی پاشای سێیەم پاشا فراناند کلااو لە ساڵی 1824 تەواو بووە. پێک هاتووە لە 5 بەشی شێوە قوچەکی کە دانەیەکی گەورە لە نێوانیاندایە و بەرزی 82 مەترە و بە 4 دانەی بچووکتر لە خۆی دەورە دراوە. لەبەر تایبەتمەندی دروستکردنەکەی و ئەو شێوە ئەندازەیە ناوازەیەی تێیدا بەکار هاتووە ئەوەندەی تر سەرنجڕاکێش بووە. وردەکاری کارکردن تێیدا و بەکارهێنانی هەزاران پارچە سیرانیکی بچووک لەگەڵ هەبوونی ئەو هەموو پەیکەرە هێندەی تر شوێنەکەی تایبەتتر و جوانتر کردووە. لە نێو ئەمانەشدا چەند پەیکەرێکی جیاواز بەدی دەکرێت، وەک فیلی سێسەر و ئەو ئەسب سوارانەی بە هەر 4 لای پەرستگاکەوە دەبینرێن. وات ئارۆن یەکێکە لەو شوێنە گەشتیاریە دیارانەی شاری بانکۆک کە ئاستەمە گەشتیارێک ڕوو لە بانکۆک بکات و وات ئارۆن نەبینێت. کاتی سەردانکردنی لە 8 بەیانیەوە بۆ 6 ئێوارەیە. بۆ چوونە ژوورەوەی گەشتیاران بڕێک پارە وەردەگیرێت، بەڵام بۆ دانیشتوانی بانکۆک بێ بەرامبەرە. This place is called Wat Arun. ئەم شوێنە ناوی وات ئارۆنە، بە مانای پەرستگەی بربەیان. لە ڕاستیدا یەکێکە لە گرنگترین شوێنەکانی تایلند، چونکە دوای ئەوەی بە یەکجارەکی خۆیان لە داگیرکاری بێرمێنیەکان ڕزگار کرد، تایلندیەکان ئەم پەرستگەیەیان دروست کرد. ئێرە لە ڕووی نەتەوەیی و ئاینیشەوە گرنگە، بۆ پاراستنی شوێنی هەموو ئاینەکانیش گرنگە، چونکە گزارش لەو شتە دەکات کە خەڵک باوەڕێن پێیەتی. شوێنێکە کە تێیدا فێرمان دەکەن چۆن هەموو ئاینەکان ڕێز لە یەکدی بگرن و چۆن یەکدیمان خۆش بوێت. ئەوە یەکەم هۆکاری گرنگیەتی. دۆمیشان ئەوەیە کە گزارش لە مێژوو ڕیشەی خەڵک دەکات. گزارش لە شتێک دەکات کە لەلایەنی نیشتیمانیەوە گرنگە، چونکە لە ناوچەیەکدا خەڵک پێکەوە دەبەستێتەوە. هەر بۆیە زۆر گرنگە شوێنە ئاینیەکان بپارێزرێن. ئێرە یەکێکە لەو ژمارە زۆرە شوێنەوارە تایبەتانەی بانکۆک کە نێوبانگێکی زۆری هەیە. نزیک بیت یان دوور لە هەر گۆشەیەکەوە لەم شاکارە دەڕوانیت جوانیەکی زیاتر دەبینیت. هەڵکەوتەی شوێنی دروستکردنەکەی هێندەی تر جیاوازی کردووە. باشێکی زۆری گەشتیاران بۆ بینینی وێنەیەکی جوانتری وات ئارۆن لە خۆر ئاوابووندا
دەچنە کافی و خواردنگەکانی ئەو بەڕ ڕووباری چاوفرایە. لەوێ جوانیەکان چەند هێندە دەبێت. کاتێک شەپۆلی ڕووبارەکە و ڕووناچەکانی سەر پەرستگاکە ئاوێتە یەکتر دەبن. بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی چاوی ڕووداوی ئەمە هەفتەیە هەتا هەفتەیەکی دیکە و کۆمەڵە فیچەری تایبەتی دیکە هەر شاد بن.